ئەرێ پێت دەڵێم ئەرێ پێم بڵێ پێت دەڵێن بەو چاوە جوانە دڵ پارێشانە دنیا ناهێنێ هەردووکمان دێنێ ئەرێ فرۆشی خۆ بگراوە دوو دڵمە پێ ئەڵێم ڕەحیم ئەو چۆن وازوو هاتوویدەتەوە ژنەکە هەر بەیانی زوو گەشتمە مەیانی کرێکارەکان کابرایەک وتی ئیشەکەی وتمارە وەڵا وتی وەرە ئەو سە بلۆکەم بۆ سەر خە بۆ قاتی سەرەوە وەڵا دەسم مایە بلۆکەکان 4-5 خستە سەربان هاتمە خوار و دەسم مایە دانەیەکی تر بوو بە باران چ بارانێک لێزمە کابراوتی کاکە ئیشەکە ڕاگرم تەواو بارانە با تۆش تەڕێ وتم بابە قەیناکە باری یەکەم تۆ قەتێ بەسەرەوانێ وتی نە ئێوتم باشە دەبێنە پارەکەم بەروتی پارە نامێتم نایم نییە هەر بە نێرەکەری 1500 لێسەر خوانەی بڕێ ئەو کو هەناری کچم هەنار وەرە قوربانێ بێدای ئەوەتە قوربانی ئەو کچە جوانم بم بزانم ئەمڕۆ ئیمتیحان چەنە هێنا وەڵای بیست لە بیستم هێنە باوە ئەی ئافرم کوڕە کچی منە بە بیست بێنێت ئەی ئافر ئەی باوکە هەدیەم بۆ ناکڕی بیست لە بیستم هێناوە با هەدیە چۆن نایکڕم بڕاوەسێت تخوا هەدیە بۆ کچی خۆم بۆ هەناری کچی من هەدیە سبێنە کە هاتمەوە یەک لەفەی فەلافلێ بۆ هێنمەوە فەلافل ئەخۆین فەلافل گۆرانێکی هەناری بۆ بڵێ ئاوا دێ باشە هەنەرە ئەو دەرد و دەرمانم یارە ئەو سەیرانەی بێتۆم کرد تاوا وەک ژەهری مارە ئەرێ دەرد و دەرمانم یارە سەیرانم بێ و کرد تاڵە وەک ژەهری مارە ئەمە 20 تەن لە مەخزەنەکانی شێعەباس ئەمە 20 تەن ئەمەش 30 تەن لە وڵوبە مساویە 50 تەن زەربی 17 ئای لەخوا بەزیابێ ئای لەخوا بەزیابێ بەخوا یەک و سێ فڕیاوە ئەک خوایە لێو بەزیابێ جا با بێمە سەر حسابی شیشەکان ئاچۆ ئەوە لایە واز لە شیش و شت بێنە میوەم بۆ هێنایی میوە کچێ ژنەکە خێر لە شیشە چی لەوانە بکەم من بە قوربان وەختی ئەوە نییە میوەم بۆ هێناوی میوە بخۆ دەی فەرموو بزانم چی دەوێت ئێستا هاتم میوەمە هێنا ئەماڵێ دراوسێمان نییە ژنەکە و پیاوەکە جۆم لێ بوو هەردووکیان خەریکی گۆرانی وتن بوون هەردووچیان گۆرانیانەوە ئارە وەڵڵا ئەجا مادەم وایە گەر تۆژەوە حەزیلێتی تۆ شتێ بۆ من بڵێ قەیچێکە ئەیە ڕۆ تۆ مەجای ئەو نییە من دوو کەلیمە قسە و لەگەڵا بکەم ئێستا گۆرانی بۆ تۆ بڵێم باش ئێستا چی دێ من چی بکەم ئەوان گۆرانیەڵێن و دڵیان خۆشە دە تۆ واز لەمە بێنە من لەوە تێناگەم بەس پێم بڵێ لەم زروف و زەمانەیە ماڵێک ئەوەنە هەژار بێ هەیە ئەوەنە دڵی خۆش بێت بۆ نێرە وەڵا هەیە زۆریشە کوا کێ دراوسی خۆمان ماڵی ڕەحیم و نەجیبە باشە تۆ چوزانی ئەم ماڵە فەقیرن چۆن نازانم ڕۆژێک ڕۆشتم بۆ ماڵێم باوەڕم پێ بکە ئەوەنە گوناح بوون ئەو ماڵیان نییە هەر بوو بینیە بەزێ و پیانە هاتەوانێ کەچی ئەو هەدڵیان خۆشە ئێستا من چی بکەم ئاها اینجا من یەک پێشنیارم بۆ تۆ هەیە ئەڵێم لەخوا بەزیابێ ئێمە تۆزێک باشن وەز ئەمان باشە بۆ نایە شتێک پارەیان بیتێ بەڵکو لەو وەزعێتە دەرچن ئەو من ڕازیم 20 میلیۆن دیناریان بەمێ ئەها جۆلێتی دەستیان پێ کردەوە خۆزگەم بەو دڵیان